سڵاتان لێبێت ئازان بەخێر بێن بۆ وانەیەکی نوێ لە بەشی سێمی کۆرسی نێتوەرک پلس. لە تەواوکەری وانەکانمان سەبارەت بە کێبڵی فایبەر ئۆپتیک ئیمڕۆ باسی PC، UPC و هەروەها APC دەکەین. با بزانین ئەم سێ دەستەواژەیە چین لە کۆنێکتەرەکانی کێبڵی فایبەر ئۆپتیک. سەرەتا بەڕاستەوخۆ دەست پێ بکەین. PC، APC یاخود UPC ئەوانە تەنها شێوازی پۆلیشکردنی فێرۆڵەکان لە کۆنێکتەرەکان. کەواتە هەموو کۆنێکتەرەکان بەشێکی تێدایە پێی دەڵێن فێرۆڵ. ئەم فێرۆڵە کە نوکی کۆنێکتەرەکەیە لە کۆتاییەکە بە چەند شێوازی جیاواز پۆلیش دەکرێت. باشە، ینی نەرم دەکرێت دەبڕدرێ بە چەند شێوازی جیاواز. کەواتە بە شێوازێکی گشتی هەموو ئەو شوێنانە کە کار بە کێبڵی فایبەر ئۆپتیک دەکەن دوو دیزایانی سەرەکی هەیە کە بەکاردێت. یان ئەوەیە کە کۆنێکتەرەکانیان UPCە کە ئەوەیان زۆرترین بەکارهێنانی هەیە، یان ئەوەیە کۆنێکتەرەکانیان لە شێوازی APCە کە APC لە UPC باشترە کەمێکی دیکە باسی دەکەین. باشە، کەواتە PC جۆرێکی زۆر کۆنە، بەڵام ئێمە باسی دەکەین تاکو ببینن کە بە چه شێوازەک پەرە بە پۆلیشەکە دراوە. ئێستا باسی PC دەکەین کە لە فیزیکەڵ کۆنتاکتەوە هاتووە، کۆنترین جۆری پۆلیشکردنە، نوکەکەی فێرۆڵەکە کەمێک شێوەی چەماوەیی هەیە. باشە، بە شێوازێکی کەم تەنیشتەکانی چەمایتەوە. خۆی پێش PC جۆرێکی کۆنتر هەبوو کە پێیان دەوت فڵات کە بە شێوەیەکی ڕاست بوو تەخت بوو فێرۆڵەکە نوکی کۆنێکتەرەکە، بەڵام PC کەمێک تەنیشتەکانی چەماوەتر بوو کە لە فڵات باشتر بوو. ڕنگدانەوەکەی نێزیکەی سالب 40 دێسەبڵە کە باش نییە. خۆی ئێمە کاتێک پێوانەی ڕنگدانەوەی کۆنێکتەرەکە دەکەین فێرۆڵەکە بە دێسێبڵ دەبیتن چەند سال بکە بەرەو سەرەوە بێ ئەوەندە باشترە. یعنی بۆ نمونە سالب 30 زۆر خراپە، سالب 40 کە PC پێشکەشی دەکە ئەم جۆرە پۆلیشکردنە ئەویش باش نییە، بەڵام سالب 50 سالب 60 چەند سال بکە بەرەو سەرەوەتر بێ ئەوەندە ڕنگدانەوەکەت کەمترە، یعنی ڕووناکیەکە بە شێوازێکی کەم دەگەڕێتەوە دواوە، بۆیە سیگناڵەکەت باشتر دەبێت. ڕەنگەکەی بە زۆری خۆڵەمێشیە یان ڕەشە ئەم شێوازی پۆلیشە، و لە ئێستادا PC بەدەگمەن بەکاردێ جۆرە باشترەکانی وەکو APC یاخود UPC بەکاردێن. کەواتە بە شێوازێکی گشتی PC بەسەر چووە، ئێستا UPC یان APC بەکاردێ کە باسی دەکەین. ئێستا با باسی UPC بکەین، واتە ئەڵترا فیزیکەڵ کۆنتاکت. ئەوەی ڕابردوو تەنها فیزیکەڵ کۆنتاکت بوو کە پێمان دەوت PC، بەڵام ئەوەیان ئەڵترای بۆ زیاد کراوە، ینی ڤێرژنێکی باشتر، جۆرێکی باشتری PC. نوکەکەی نەرمترە و ورترە، بەرکەوتنی کۆتایی ڕیشاڵەکان باشتر دەکا و بۆشایی هەوا کەم دەکاتەوە بەهۆی تەکنەلۆژیای پۆلیشکردنی بەرزکراو لە دەستدانی گەڕانەوەی ڕووناکی کەمتر پێشکەش دەکات. ئەوەیان پێناسەی UPC بوو، جۆرێکی باشترکراوی PCە، تەنیشتەکانی فێرۆڵەکە بە ڕێژەیەکی زۆر چەمایتەوە، نەرمتر بووە و هەروەها پۆلیشەکەشی باشترە. ڕنگدانەوەکەی نێزیکەی سالب 50 دێسەبڵە کە زۆر باشە، و هەروەها سیگناڵەکە بە باشی دەگوازێتەوە، بەڵام ڕەنگە بەشێکی کەم لە ڕووناکیەکە بگەڕێتەوە دواوە. چۆن دەزانی کە ئەو کۆنێکتەرە پۆلیشی فێرۆڵەکەی UPCە؟ بە ڕەنگەکەی. ڕەنگی UPC هەردەم شینە. ئێستا با باسی APC بکەین کە خۆی لە ئەنگڵت فیزیکەڵ کۆنتاکت هاتووە، بەرکەوتنێکی فیزیکی گۆشەیی. APC جۆرێکە لە پۆلیشکردن، وەکو ئەوانی دیکە ئەوەشیان جۆرێکە لە پۆلیشکردنی فێرۆڵەکە نوکی کۆنێکتەرەکە، بەڵام بە گۆشەی 8 پلە پۆلیش کراوە. باشە، ینی بە شێوازێکی گۆشەیی وەک لە وێنەکانی بەرامبەرتان دیارە، بە شێوازێکی زاویە بە 8 پلە پۆلیش کراوە. بە زۆری ئەم نوکە گۆشەیە یارمەتی کەمکردنەوەی ڕنگدانەوەی ڕووناکی دەدا. باشە، ئەمەش کوواڵەتی سیگناڵەکە باشتر دەکا، بە تایبەتی لە تۆڕە خێراییەکانی فایبەر ئۆپتیک یاخود تۆڕە هەستیارەکە. خاڵە سەرەکیەکانی APC: یەکەم، کۆتایی فێرۆڵەکەت 8 پلە لارە، وەک لە وێنەکانی بەرامبەرتان دیارە، بە گۆشەی 8 پلە پۆلیش کراوە. بە پێچەوانەی UPC یان PC ئەوانەی ڕابردوو تەنها تەنیشتەکانی چەماوە بوو، بەڵام لە APC بە گۆشەی 8 پلە لارە. دووەم خاڵ، مەبەست لەم لایەریە کەمکردنەوەی ڕنگدانەوەی ڕووناکی پشتەوەیە. سێەم خاڵ، پەیوەستکەرەکانی APC بە شێوازێکی گشتی ڕەنگیان سەوزە بۆ جیاکردنەوەیان لە پەیوەستکەری UPC-شی. کەواتە ئەو کۆنێکتەرانەی بەرامبەرتان کە دەیبینن کە ڕەنگیان سەوزە، بۆ نمونە کۆنێکتەری LC بێ یاخود کۆنێکتەری SC بێ کە ڕەنگیان سەوزە،
واتە پۆلیشی فێرۆڵەکەیان APC. ڕنگدانەوەکەی نێزیکەی سالب 6 دێسەبڵە کە نایابە. ئەوانەی ڕابردوو 50 بوو UPC و هەروەها PC بە نێزیکەی 40 دێسەبڵ بوو، بەڵام لە APC سالب 6 کە ئێمە وتمان ژمارەکە چەند بەرەو سەرەوە بی ئەوەندە ڕنگدانەوەکەمان کەمترە ینی سیگناڵەکە باشترە. کۆتا خاڵ ئەوان لەو بەرنامانە بەکاردێن کە زۆر هەستیارن بە لە دەستدانی ڕنگدانەوە یاخود سیگناڵ، کەواتە ئەو شوێنانەی کە بۆ نمونە زۆر گرنگی بە خێرایی دەدەن وەکو تۆڕەکانی FTTX یاخود WDM. کەواتە سەیری ئەم خشتەیە بکەن بە شێوازێکی گشتی بە باسییان بکەین. شێوازی PC پۆلیشکردنی فێربوڵەکە نوکەکەی کۆنێکتەرەکە لەسەر PC سالب 40 دێسەبڵ پێشکەش دەکات کە وتمان ژمارەیەکی باش نییە، ینی ڕنگدانەوەی ڕووناکیت هەیە لێرە بە ڕێژەیەکی زۆر و ڕەنگی خۆڵەمێشیان ڕەشە. جۆرەکەی دیکە پێی دەڵێن UPC کە وەشانێکی باشتری PC بوو، ڤێرژنێکی باشترە. UPC لە هەموو شوێنێک بەکاردێت چونکە نرخەکەی گونجاوە و هەروەها ئادایەکی زۆر باش پێشکەش دەکات. ڕنگدانەوەکەی نێزیکەی سالب 50 دێسەبڵە. ڕەنگی کۆنێکتەرەکە شینە، ینی هەردەم تۆ کۆنێکتەرەکانت بینی LC بێ یاخود SC بێ لە هەر جۆرێک بێ ڕەنگی شین بوو، ینی ئەوە لەسەر پۆلیشکردنی UPC. جۆرێکی دیکەمان هەیە کە پێی دەڵێن APC کە تەنها لەو شوێنانە بەکاردێت کە زۆر هەستیارن سەبارەت بە گەڕانەوەی ڕووناکی کۆنێکتەرەکە. گەڕانەوەکەی نێزیکەی سالب 6 دێسەبڵە کە وتمان ژمارەکە چەند بەرەو سەرەوە بێ ینی ئەوەندە تۆ ڕووناکیت کەمتر دەگەڕێتەوە. ڕەنگەکەی سەوزە، واتە کۆنێکتەری LC یاخود SC کاتێک ئەیبینی ڕەنگی سەوزە ینی لەسەر شێوازی پۆلیشی APC. خاڵێکی گرنگ کە دەبێ ئاگاداری بی، هەردەم کۆنێکتەری شێوازی APC کە ڕەنگی سەوزە لەگەڵ کۆنێکتەری UPC کە ڕەنگی شینە نابێت هەردووکیان بێکەوە ببەستی، چونکە لێرە تۆ هەردوو فێرۆڵەکە تێک دەدەیت، دەبێت ئاگادار بی. چونکە وەکو وتمان کە APC بە گۆشەی 8 پلە پۆلیش کراوە، کەواتە جیاوازە لە UPC، بۆیە نابێت بە هیچ شێوازەک هیچ لەو شێوازە پۆلیشکردانە بە یەکتر ڕەبط بکەیت، تەنها APC لەگەڵ APC و UPC لەگەڵ کۆنێکتەری UPC. کەواتە هاوڕێیان گەیشتنە کۆتایی ئەموانەیە کە باسی دیزاینی پۆلیشکردنی نوکی کۆنێکتەرەکانمان کرد کە پێیان دەڵێن فێرۆڵ، کە باسی PC و UPC و APC مان کرد. هیوادارم لەم وانەیە بە شێوازێکی باشتری تێگەیشت بن. یاسینتان لەگەڵ بوو، هەر شاد و بەختەوەر بن. ئاتان بینمەوە وانەی داهاتوو. خوداحافیز.